حي على الصلاة الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. واستعينوا بالصبر والصلاة وإنها لكبيرة إلا على الخاشعين. خی گەورە ئەمریکا بە مسلمانەکان پەنا بگرن بە نوێژ، واتە نوێژ بێ بەم قەوی و بە پاڵپشتیان بۆ ئیشی دنیا و بۆ قیامەتیان. یعنی نوێژ ئەبێ بێ بە چارەسەی دەردەکان، نوێژ ئەبێ بێ بە سوکردنی بارەکان، نوێژ ئەبێ بێ بە شیفای دەردەکان، نوێژ ئەبێ بێ بە چارەسەری کێشەکانی ئەرز و ئاسمان. ئەبێ بەو شێوەیە بێ کە خی گەورە فەرمی یا ئەیوهە الەذینە ئامەنوا استەعینوا بالصبر والصلاة إن الله مع الصابرين. لایەتێکی پێشوا فەرمێ واستەعینوا بالصبر والصلاة، پەنا بگرن بە نوێژ و بە سەبر. وإنها لكبيرة، نوێژ زۆر قورس و زۆر گرانە. إلا لەسەر چێ؟ إلا على الخاشعين، إلا لەسەر کۆمەڵێک نەبێ کە دڵیان نەرم و ناسک بۆتەوە بۆ یادی خوا، کە دڵیان لەرزێ لە بەرخوای گەورە. نوێژ قورسە، هەموو کەسێ پێی ناکرێ، لەسەر هەموو کەسێ ئاسان نییە ئیلا مەگەر خوای گەورە ئاسایی نەکا. خوای گەورە فەرمێ وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى. منافقەکان کە هەڵەسن بۆ نوێژ، باس نوێژەکەم بکەم، قاموا كسالى، زۆر بە زەحمەت، ئەڵی بەسراوە بە ئەزرەکەوە. ما لكم إذا قيل لكم انفروا في سبيل الله اثاقلتم إلى الأرض. کورۆخۆ هەموو لاشییاوە بەسەر ئەرزەکەیە. ئەنجا ئینسان ئەگەر خۆی لاشی چست و چالاک و سووک بۆ خۆی هەڵەسێ، بەس ئینسانێک کە خۆی یا بە ئەرزە ئەگە مناڵی بێ بە دوو کەس بەرز نابێتەوە، چکە هیمەتی نییە ئەم لاشەیە بەرز کاتەوە. بۆیە ئیستەعینوا بالصبر والصلاة وإنها لكبيرة. نوێژ زۆر قورسە، کورە لە نوێژنەکەی دوایی لێو نابێتەوە. ئەو نە بە قورسی ئەزانێ، ئەو نە بە ناڕەحەتی ئەزانێ. بەڵام با بزانین معنای نوێژ لای ئێمە شەر ئاوایە. بەڵام بۆچی لەسەر خاشع و لەسەر نوێژ خوێنەکان ئاسانە؟ خی گەورە لەوانەمان حسێ بکە الذين يظنون أنهم ملاقو ربهم، ئەوانەی کە هەستەکەن ئەگەڕێنەوە بەلای خی گەورە، هەستەکەن ئەچنەوە بەلای پەروەردگاریان. ڕۆژێ لە ڕۆژانم نوێژانە ئەبیننەوە، ڕۆژە لە ڕۆژان بە تەنیا لە بەردەستی خی گەورەی ئەوەستێنرێن. ما منكم إلا سيكلمه ربه ليس بينه وبينه ترجمان فينظر الأيمن منه فلا يرى إلا ما قدم وينظر الأشأم منه فلا يرى إلا ما قدم وينظر بين يديه فلا يرى إلا النار فاتقوا النار ولو بشق تمرة. ڕۆژێک دێ بەسەرتانە، هەمووتان ئاوا بەرامبەر خوای گەورە تاک بە تاک ئەوەستێنرێن. وكلهم آتيه يوم القيامة فردا، هەموو ئینسانێکا بێ بەرامبەر خوای گەورە بوەستێ. الذين يظنون، ئەم خاشعانە یەک سفەتیان تایە، ئەزانن ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر لێرەش بە عەقڵی بە جوانی نەوەستن، بەدڵی لەرزۆکەوە نەوەستن بەرامبەر خوای گەورە، لە قیامەت تا بێ بوەستن. لەبەرەوە باری ئێرەیان باری ئەولیان سووکەکە، ئەزانن بۆ ئەوەستن، ئەزانن چی ئەڵێن، ئەزانن چی ئەکەن. بۆیە لەسەر شانیان سووکە بێ کاوا بیرەکەنەوە. خەڵکی ئەمە وا بیرەکاتەوە لە خوایە من چەند ساڵە بۆ تۆ نوێژەکەم، کەچی یەک شت نەهاتی بەدەمەوە، یەک مشکلە بۆ حەل نەکردوم، لە یەک قۆناغە دەرە نەچانم، یەک قەرزە لەسەر سووک نەکردوم. بۆ هەر ئیشەکە ئەچم ئەبێ بە ئاگر بەدەستمەوە، هیچ ئیشێ لەسەر من ئاسان ناکەی. من نوێژ بۆ چی بکەم؟ وەڵاهی تا ئەوم بۆ نەکەی، منیش نوێژە بۆ ناکەم. سبحان الله. ئەم عەبدە وازانێ خوا لەسەر ئەو پەکی کەوتووە. زۆر تەڵەبمان بینیوە
توێتی وەڵای خوا دەرم نەچێ نوێژی بۆ ناکەم. وئینها لەکەبیرە، زۆر بە قورسی زانیوە. باوکی من ئەگەر تۆ وا لە نوێژ حاڵی بووبی، تۆ تا ئێستا نوێژ نەکردووە هەتاوەکو خوای گەورە بێ بەدەمتەوە. بۆیە وەستەعینوا بالصەبر والصەلاة، پەنا بگرن بە نوێژ. با نوێژەکانتان لەسەر سووک بێ، نوێژەکان بێ بە پاڵپشتێک و بێ بە قووەتێ بۆتان. بۆیە هەر کاتی ئینسان قەدری خۆی زانی، گەورەی پەروەردگاری زانی، نوێژەکە لەسەر شانی زۆر سووکە بێ، زۆر زۆر ئاسانە بێ، ئەبێ بە سیلاحێکیش بەدەستیەوە بەسەر هەموو موسیبەتێکا سەرەکەوێ. سبحان الله، عەبد کە زۆر جار خۆی دەسەوسانە بینێ بەرامبەر مشکلەکان، وازانێ خوش دەسەوسانە، نەعوذ بالله، نازانێ ئیشی خوای گەورە لە بینی کاف و نونێکایە. خوای گەورە ئەتوانێ بە یەک لەحزە، بە یەک دەقە هەرچی مشکلەکانی بۆ حەلکە. ئەو کەونەی کە من و تۆی بینین، ئەم ژیانی کە من و تۆی بینین، ئەو ئاسمانی کە من و تۆی بینین کە پێوتێ ئاسمانی دنیا، هێشتا حەوت طەبەقەی ئاسمان نییە. ئەزان تیرەکەی چەنە؟ تیرەکەی 24,000 ملیۆن چی؟ 24,000 ملیۆن ساڵی تیشکە. لا حول ولا قوة إلا بالله. يعني دەستخەرە سەر ئەم لەیزەرە، دەستخەرە ئەم سەرم تیشکە، با 24 ساڵ تێپەڕێ. یعنی من تەمەنم نزیکی مرد نەبێتەوە ئەو کاتە و لەوە چێ مرد بێتیشم. 24 ساڵ نا، 24,000 ساڵ نا، 24,000 ملیۆن ساڵ. ئەنجا گاتە ئەو سەری کەون، کەونیش فراوانە بێشتان نەگەیشتووە. ئەمێشتا ئاسمان یەکەمە. وسع كرسيه السماوات والأرض. يعني تۆ لەگەڵ ئەم خوایە تعاملەکەیت، لەگەڵ ئەم پەروەردگارەیە تعاملەکەیت. ئیستیعانە ئەبەمە ئەکەیت، ئەچیتە خزمەتی ئەمە. ئیتر لەم سیلاحە گەورەتر، لەم قووەتە گەورەتر بەدەستەوە بێت چی بێ؟ لەبەرەوە من زۆر جار بەزەیم بە ئینسانی نوێژ نەخوێنایەتەوە. دکتۆرەکانمان زۆر جار کە لیان نەقومێ لە کاتی عەمەلیاتی قورسە ئەڵێ هەتا نەبی بە جەڕاحی گەورە و لە کاتی عەمەلیاتە لێو نەقومێ، نازانی قووەتێکی تر لەسەر و خۆتەوە هەیە لە تۆ دەسەڵاتدارترە، ئەتوانی لە کاتی تەنگانەیە پشتی پێبەستی. سبحان الله. ئێمە هەر کاتێ شتێکی ئاوا لە پڕبۆریکی خوێنە تەقێ بەدەستمانەوە هاوار لە خواکەین، بەڵام ئەو داماوە نازانێ هاوار لە چی بکە، شتێکی تری نییە. وەستەعینوا بالصەبر والصەلاة. هەر کاتێ ئینسان ئەم سیلاحی بەدەستەوە بوو، سیلاحێکی بەقووەتە، نەک کە زۆری بە هاوڵە بەخوا ئیتر نوێژ بەخوا تاقەتی نوێژم نەما، ئەوە لەم نوێژ کرد تاقەتم چووی خواشی چی بۆ نەکردم. نا، ئەم کە زۆری بۆی ڕاکا بۆ لای خوا، پەنا ئەگرێ بە نوێژەکەی، لەگەڵ خوای گەورەیە قسە ئەکا و داوای لێ ئەکا، لەبەرەوە لە هەرچی جەنجاڵی دنیاە دەرێکە، وقایەیەک و بەرگریەکی پێبەخشێ کە پێشتر بە خۆیەوە نەبینیوە. ئەمە دەست هەموو کەسێک ناکەوێ، ئەم سیلاحە لە دەست هەموو کەسێکە نییە. ئەمە کارتێکی بانکە پڕە لە ڕەسیت، لە هەموو کاتێک ئەتوانی بەکاری بێنی. ئەمە واستەیەک و پشتێکە ئەتوانی هەموو کاتێ پشتی پێبەستی. بەڵام بەداخەوە خەڵکێکی زۆر لێی بێبەشە. ئیبن عەباس لە کاتێکا لە سەفەرێکا بێ، خەبەرێ دەنێ ئەڵێن قوثەمی برا وەفاتی کردووە. ئەڵێ ئینا لله، لە سەفەرا بیت، لە غەریبایەتیا بی، براکەت چەند مانگە نەبینی بێ خەبەری مردنەکەی و بەنێ. ئەڵێ ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. دوایی هەڵەسێ دوورکات نوێژەکە، لە تەحیاتەکەیە زۆرە مێنێتەوە. دوایی کە نوێژەکە تەواوەکا فەرمێ وەستەعینوا بالصەبر والصەلاة وئینەها لەکەبیرەة ئیلا عەلی الخاشعین. پەنا بگرن بە سەبر و بە نوێژ. کامان فێری ئەمە بووین کەوتیانێکێک لە خۆشەویستەکانە مردووە، پێشەوەی کە نوێژی مردووەکەی لەسەرکەی هەستی دۆرکات نوێژ بەخوا بکەی، بەڵێ الحەمدولله خوایە خۆت دات، خۆت برتەوە، هیچ دەسەڵاتێکی منی تیانە بوو. فێری ئەمە بووین، فێری ئەم ڕەزامەندیە بووین کە خوای گەورە فەرمێ رەضی الله عنهم ورضوا عنه. کاتی عەبد دەگاتە ئەم پلەیە کە لە خوا ڕازی بێ، خوای گەورەش بەتەکید لەو ڕازیە بێ. هەر کاتێ زۆریکشی بۆ هاو ئەزانێ عەقڵی بچووکی ئەم تەحەمولی ئەم مشکلەیە ناکە، بەڵام ئەکرێ
ئەکرا لەمە خراپتر بووە ئەکرا خراپتر بێ بۆیە وەستەعینوا بالصەبر والصەلاة بۆیە هەر کاتێک ئینسان زۆری بۆ هاو دوعا ئەکات نوێژیش دوعایە و لە تەحیاتەکەی ئەمێنێتەوە ئەنجا بە کەیفی خۆی لە تەحیاتەکەیە دوعاکە ئەگەر تەحیاتەکەی دوعای لێ بڕا هیچ نەما بیکە لە ئەمری دنیا و قیامەتی جا با بڵێ چی بڵێ اللهم إني أسألك من الخير كله آجله وآجله ما سألك به عبدك ونبيك محمد صلى الله عليه وسلم وأعوذ بك من الشر كله عاجله وآجله ما عادك به عبدك ونبيك محمد صلى الله عليه وسلم شكو دعاء نما وبيغمري خاصة سلام ليكا شتێک نەماوە پێغەمبەری خوا پێی پێ نەبا هەڵێ خوایە من داوای هەموو شتێکت لێ یەکەم کە پێغەمبەرەکە داوای لێ کردی ڕق کۆپی پێستی دوعاکانی پێغەمبەری خواکەی تەلای خۆ صلی الله عليه وسلم هیچ شتێک نامێنێتەوە ثم ليختر من المسألة ما شاء دوای بە هەرچیە داواکە هەر شتێک حەزی لێتی با داوا بکا لە خوا داوای هەموو شتێکی لێ بکە اللهم إني أعوذ بك من عذاب القبر ومن عذاب النار ومن فتنة المحيا والممات ومن فتنة المسيح الدجال داوي هموش الأخوة يقول بكا واستعينوا كل پنا بگرن بچه پنا بگرن بخوا بچی بنشکانتان عروی کوڕی زوبەیر خوشکەزای عایشە رضی الله عنه دایکمان قاچی تووشی نەخۆشیەکە بێ پێوتی ئەلئاکیلە بەمانای ئەمڕۆ پێڵین سەرەتان شێرپەنجە دیارە شێرپەنجەش لەو کاتەیە هەبوو دکتۆرەکان دائەمێنن چۆن قاچی ببڕنەوە چونکە ئەیکوژێ ئەگەر نەیبڕنەوە قاچی ئەمیش وەکو عەبدێکی ڕازی بە قەزای خوای گەورە ملکەچەکات و بەیانەوێت مەی بنێ هەتاوەکو سەرخۆش بێ و قاچی ببڕنەوە بەڵام وەکو پرسی نەخۆش هەموو کاتێ بێ پرس بە نەخۆش بکرێ و ئیمزای بکە نەخۆشەکە بەڵێن ئەبێ عارق بخۆیتەوە ئەمیش اختیارێکی تر بۆ خۆی هەڵبژێرێ بەڵێ لێم گەڕێن لە کاتی نوێژە ئاگام لە خۆم نامێنێ لەو کاتەیە قاچم ببڕنەوە استعین و کورە پشت بستن لە کاتێکە عروە دەسەکا بە نوێش قاچی ئەبڕنەوە سبحان الله قاچی ئینسان لەو کاتەیە بەچی بڕاوەتەوە سیمێکیان هێناوە گەرمیان کردووە هەتاوەکو سەر ئێسکەکەیان بردووە دوایی باقیەکەیان بە میشار بڕیوەتەوە ئەمیش لە تەحیاتایە ئاگای لە خۆی نییە لە تاو ئازاریش ئەڵێ لا إله إلا الله رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم نبيا ورسولا هەتا لەهۆش خۆیەچێ هەتاوەکو ئەو حەدە لەهۆش خۆیەچێت و قاچەکەم بەناو زەیتێکی کوڵاوە بۆ ئەوەی کە نەزیفەکە بوەستێنێتەوە سبحان الله جا ئەفەرمێ کەس سەرخۆشی لێ نەکردم بەقەدەر ئەوەی کە یەکێک لە موسڵمانەکان وتی بژدەت لێبێ ئەی عروە بەشێ لە بەشەکانی لاشت پێشخۆ کەوتۆ بۆ بەهشت سبحان الله ئینسان لە کاتی نوێژە قاچی ببڕنەوە ئاگای لە خۆی نەبێ بەنج بکرێ و ئاگای لە خۆی نەبێ وەڵاهی نەخۆش زۆر جار بەنجی قاچ و پشتی بۆ ئەکەین ئەلە بەخوا دکتۆر هەستی پێکەم ها قاچ مەجوڵێ بەنجی ئامیشی بۆ ئەکەین هێشتا کە خەبەری بێتەوە لە وڵای هەستم بازارەکە کرد بە زێواگاتان لە من نەبوو سبحان الله قاچی ئینسانێک پەنجەیەک نییە نینۆکێک نییە قاچی ئینسانێ ببڕنەوە لە کاتی نوێژە بەڕاستی ئەستەمە بەڵام چووکە لە مانای نوێژ تێگەیشت بوون ئازانی لە چ کاتێکا پەنای بۆ بن نوێژ وەکو چی بەکارێت وەکو بەنج بەکارێت وەکو پەناگەیە بەکارێ ئینسانی موسڵمان لە کاتی تەنگانەیە ئەتوانێت پشتی پێ ببەستێ بەڵێ خۆشەویستەکەم ئەگەر زۆرت بۆ هاو نوێژ بکە ئەگەر فەقیر بوویت معاشت نەبوو قەرزار بوویت نوێژ بکە خی گەورە فەرمێ وأمر أهلك بالصلاة واصطبر عليها لا نسألك رزقا يعني ئەگەر ڕزقت ویست بچۆ نوێژکە و مناڵەکانیشت ئەمر پێ بکە بە نوێژ یعنی مشکلەکە و بۆ حەلەکە سبحان الله نوێژ مشکلی ڕزق حەلەکە بەڵێ لەمە سێرتتان پێ بڵێم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتێکە مانگ و ڕۆژ ئەگیرێن فەرمی الصلاة جامعە خەڵک کۆ کاتەوە نوێژەکەن خوایە نوێژ ئەبێ ڕەبتی چی بێ بە قانونی ئەرز و ئاسمانەوە خۆ پێغەمبەر خۆیە فەرمێ إن الشمس والقمر آياتان من آيات الله لا ينخسفان ولا ينكسفان لموت أحد
بەڵام هەر کاتێک ڕۆژ گیرا و مانگ گیرا ئاەتێک لە ئاەتەکانی خوای گەورە بەهۆی مردنی کوڕەکەمەوە ئیبراهیم نەگیراوە، بەڵام هەر کاتی ئەمەتان بەسەر هاو بچن نوێش بکەن. یعنی نوێش غەزەبی خوای گەورە ئەشارێتەوە، مشکلەی ئەرز و ئاسمانیش حەلەکا پێکەوە، مشکلەی کەون حەلەکا پێکەوە، کەواتە وەستاعین. کەواتە هەر کاتێ زۆرێکتان بۆ هاو پەنا بگرن بەچی؟ پەنا بگرین بە نوێش. هیوادارین نوێش بار نەبێ بارسوکەرێ بێ لەسەر شانەکانمان، نووری دیدەکانمان بێ، لە کاتی تەنگانەیە پەنای بۆ بەرین وەکو چۆن پەنا بۆ سەبرە بین. السلام عليكم ورحمة الله وبركاته. حي على الصلاة.